و داوای شیرکیش بەرەو بچووکبوونەوەی الحەمدولله بەڵام هیچیان پێ نێدێن چی تۆمەتبارکردن و جاسووسیکردن و شکات لێکردن و لەکەدارکردن و لەسەر ئەو تەوەرە ئیش دەکەن و لەسەر تەوەری بگرێت تیرۆرکردنیش ئیش دەکەن. مامۆستا ڕەمەزان ڕەحمەتی خۆی گەورە لێ بێت یعنی ئەو پیاوە تاوانی چی بوو؟ هەڵەی چی بوو؟ زەرەری چی بوو بۆ میلەتەکە؟ ئەتەقتولون رەجولا ئەن یەقول رەبی الله، یعنی پیاوێکیان کوشت کە خەڵکی بانگ دەکرد بۆ لای ئەڵڵا بەس خوا بپەرستن، شوێن سونەتی پێغەمبەرکەوە عەلەیهی سڵام بزانە چیان بەسەرێنە. خوای گەورە بەشەیت قبوڵی کاو پلەی بەرزکا لە بەهەشت بۆ خاتری ناو جوانەکانی. مەبەست چێ براکانم ئەم داوای تەوحیدە الحەمدولله لە گەشەکردندا چونکە ئینسان تا علمی زیاتر بێ و تێبگا زیاتر عەقڵیشی کراوەتر و سەلیمتر دەبێ شتەکان تێدەگات.